بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلدا سوپاس بخوای پەروەردگار بە دیدارتان شاد بووینەوە. خۆشەویستان، بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ڕەوشت و ئەخلاقە بەرز و نزمەکان. بابەتی ڕەوشت و ئەخلاق لە هەموو کۆمەڵگەی دنیادا قسەی لەسەرا دەکرێت. بە سەدان مجەلدات کتێبی لەسەر نووسراوە و زانایان، بیرمەندان، فەیلسوفەکان هەر یەکە لە دیدگای خۆیەوە باسی ئەخلاقی کردووە. لە ئەڵقەی ئەم جارەی پرۆگرامی کلیلدا باسی ڕەوشت و ئەخلاق دەکەین لە ژێر تیشکی زێڕینی فەرمودەکانی پێغەمبەری سەرۆرماندا صلی الله علیه وسلم. چوار فەرمودە بۆ جەنابتان باس دەکەم خۆشەویستان کە جەنابتان لەوە چێ زۆر بەتان لەبەرتان بێ و لە مامۆستایانی بەڕێز زۆرتان بیستووە و لە کتێبە ئاینیەکاندا خوێندوتانەتەوە. بەڵام بە ویستی خوای پەروەردگار لە پرۆگرامی کلیلە بە خوێندنەوەیەکی تر باسی ئەم فەرمودانە دەکەین. فەرمودەی یەکەم کە باسی ڕەوشت و ئەخلاقمان بۆ دەکات دەفەرمێ: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هەر کەسێک بەڕاستی بڕوادارە بە خودای پەروەردگار و بە ڕۆژی دوایی فليقل خيرا، با بەردەوام قسەی خێر بکە، ئەو لیەصمت یان دەمی خۆی بگرێ و بێدەنگ بێ و زمانی بگرێ. خۆشەویستان، زۆربەی خەڵک زۆر بەمان لە مناڵیەوە وا تێگەیاندراوین یان دید و تێڕوانینمان وا بۆ شتەکان دەچێ کە یەکێک لە ئەخلاقی ڕەوشت بەرزان ئەوەیە دایمە بێدەنگن، بەردەوام کەم قسە دەکەن، هیچ کاتێک هەڵوێستیان نییە، هەمیشە قڕ و قەپیان کردووە ئەڵێن بەڕاستی فڵان کەس کەسێکی قورسە، بەڕاستی ڕەوشت بەرزە چونکە زۆر کەم قسە دەکا. بەڵام پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم فەرمووی یەکەم جار فەلیەقل خەیڕا، نا بەردەوام قسەی خێر بکە. قسەی خێر ئەوەندە دەرگاکەی فراوانە، ئەوەندە زۆرە، پێویستە بەردەوام دەمت لە گۆدا بێ، لە قسەکردنا بێ. کەسێک گومڕا بووە، لا ڕێبووە، سەر لێ شێواو بووە، ڕەوشت بەرزی نییە بڵێ وەڵاهی من کەسێکم تەداخولی ژیانی کەس ناکەم، حەقم نییە بەسەریەوە، سەنگینی خۆم دەپارێزم و بێدەنگ قڕ و قەپ دانیشتم. نەخێر فەلیەقل خەیڕا. ڕەوشت بەرزی ئەوەیە ئەم کەسە کە ئەندامێکی خێزانەکەی خۆتە، لە خزم و کەسوکارتە، لە هاوڕێ و هاوپیشەکانتە، لە هاو نیشتیمانیانتە، لە هاو ئاینانی خۆتە. نەخێر هەر مرۆڤێکە ئەگەر زانیت قسەکانت سوودی هەیە، تەنانەت جاری وا هەیە لە 150 لە 120 لەوە ئەچێ ئومێدت وا بێ قسەکەت سوودی هەبێ، هەر بیکە. فەلیەقل خەیڕا، پێویستە ڕێنمایی بکەی، با لا ڕێ نەبێ، بە ئاگای بێنیتەوە، لەو گومڕاییە دەستی بگری و دەری بێنی. ئەمە فەلیەقل خەیڕا ڕەوشت بەرزیە. جاری وا هەیە قسەکردن فەلیەقل خەیڕا قسەی خێر بکە لە بەرامبەر نادادیەکە، لە بەرامبەر نەعەدالەتیەکە، لە بەرامبەر ستەمێکە، لە بەرامبەر خورانی مافی کەسێکی بێچارەدا تۆ دەنگ بەرز دەکەیتەوە، ئەڵێی نا، ئەڵێی نەخێر، ئەڵێی لەگەڵ ئەوەیان نیم، ئەڵێ ئەمە ناڕەواییە، ئەڵێی ناحەقیە. کەواتە ڕەوشت بەرزی ئەوە نییە تۆ بەردەوام ستەم لەبەر چاوت بێ، نادادپەروەری لەبەر چاوت بێ، مافخورانی خەڵک لەبەر چاوت بێ، بە ناوی ئەوەی من کەسێکی سەنگین و قورسم و کەم قسە دەکەم بێدەنگیم هەڵبژاردووە. ڕەوشت بەرزی لەو کاتەدا ئەوەیە بە دەنگی دلێر بڵێ نا، هەڵوێستت هەبێ ماف بۆ مافخورا و بژێڕیتەوە، تەنانەت ئەگەر بە پشتیوانی لێکردنیش بێ تۆ دەسەڵاتی ئەوەت هەیە قسەی خێر بکەیت. بەڵام ئەگەر زانیت قسەکانت خێر نین یان خێرن بەڵام دەرئەنجامیان خێر نابێ، چونکە قسە وەکو تۆوێک وایە کاتێک گەنمێکی جوانی دەستبژێری پاک و پوختت پێیە نابێت لە هەموو شوێنێکە فڕێدەی. واجبە ئەم گەنمە، ئەم دانەوێڵە جوانە کە زاد و زەخیرەی مرۆڤە و نانی لێ پەیدا دەبێ، نابێت لە مشتابی هەڵیتەوە، چونکە دواتر وەڕز دەبی لە شوێنێکا دەڕژێ و خەسار دەبێ. نابێت لە ماڵەوە بی هەڵیتەوە، ئەسپێ لێ دەدا، حەشەرا لێ دەدا، ساڵێک دوو ساڵ خۆی دەگرێت و دواتر دەفەوتێ. ئەی چی لێ بکەی؟ ئەبێ بیچێنی. قسە ئاوایە بیچێنە، بەڵام ئایا دانەوێڵەکە لە هەموو شوێنێکا فڕێدەی بە دڵنیاییەوە نەخێر.
دانەوێڵەکە لە شوێنێکا دەچێنی کە زەویەکە گونجاو بێ بۆ چاندن، بەردەڵانێک نەبێ، سەرشاخێک نەبێ و هەروەها کەشی چاندنەکەش بێ. ئێستا تۆ لە ناوەڕاستی هاوینە گەنمەکەت بچێنی بە زەویەکە، هەرچەند زەویەکە بەپید بێ، چونکە باران نابارێت، چونکە کاتی ڕوانی دانەوێڵە وەرزی نییە، گەنمەکەت بە فیڕۆچوو. قسەکردنیش فەلیەقول خەیڕەن ئاوایە، قسەکە دەبێت خێر بێ لە ذاتی خۆیدا و لە شوێنی خێردا بێ و بۆ ئامانجی خێر بێ و دڵنیاژبی سەرئەنجامی خێر دەبێ، نەک خوا نەخواستە لەم قسە خێرەی کە تۆ دەیکەی لەو سەرەوە ئەنجامەکەی فیتنەیەکی لێ پەیدا بێ. لەو حاڵەتەدا کە زانیت خێری لێ پەیدا نابێ، بەشی دووەم ڕەوشبەرزیە ئەو لیەصمت یان بێدەنگ بە، کە زانیت قسە خێرەکەت سەرنجامی خێر نابێ و دەرەنجامێکی فیتنەی لێ پەیدا دەبێت. جاری هۆیە قسەکان حەقن، ڕاستن، جوانن، بەڵام نەوتنیان باشترە، چونکە لە نەوتنیا کە نەیڵێ هیچ کەسێ تووشی زەرەر نابێ، بەڵام بەوتنی ئەو قسەی تۆ کە حەق و ڕاستیە دەرگایەکی خراپە دەکرێتەوە، سەرنجامی خێر نابێ. ڕەوش بەرزی لەو کاتەدا ئەوەیە ئەو لیەصمت بێدەنگ بە. کەواتە ئەمە ضەبتی لیسانمان بۆ دەکا، لە ڕووی زمانەوە ڕەوشت و ئەخلاقی مرۆڤ دەردەکەوێت. فرمودەی دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من حسن ئیسلامی المەرء تەرکه ما لا یعنیه، لە جوانی ڕەوشتەکانی موسڵمانە ئەو شتەی کە پەیوەندی بەوەوە نییە وازی لێ دێنێ، ئەو شتەی کە پەیوەندی بە تۆوە نییە و کاری تۆ نییە و لەم دنیا و لەو دنیا خوای پەروەردگار پرسیار لە تۆ ناکا بۆچی فڵان کەس وا بوو. هەندێک خاڵ کەس هەیە نابێ بڵێ پەیوەندی بە منەوە نییە. ئێستا جەنابەت تۆی بەڕێزی دایک و باوەک نابێ بڵێ کوڕ و کچەکەم تەنانەت ئەگە باڵغ بوو گەورەش بوو پێگەیشت تازە بۆ خۆی گەورەیە پەیوەندی بە منەوە نییە، سەیری چی دەکات، چی دەخوێنێتەوە، بۆ کوێ دەچێ، ڕەفیقی کێیە، نە، ئەو بابەتە ناکرێتەوە، ئەوە مافی ئەوە نییە وەڵا پەیوەندی بە منەوە نییە، کچەکەم ئازادە چ جلوبەرگێکی ناشەرعی لەبەردەکات، کوڕەکەم چ کارێکی ناڕەوا ئەنجام دەدا، هاوڕێتی کوێ دەکات، دەچێتە چ شوێنێک، نەخێر دەبێت لەو حاڵەتانەدا پەیوەندی بە تۆوە هەیە، ئەو پەیوەندی بە تۆوە هەیە. بەڵام کەسانێکی تر کە لە ماڵی خۆیاندان هەندێک تەسەڕوفات دەکەن لە چوارچێوەی ماڵی خۆیاندا، تۆ بۆ نییە جاسووسی بەسەرەوە بکەی، هەستی لێ ڕاگری، گوێ خەڵخەی بزانی داخۆ بە وردبین بە دوی عیب و عارێکیدا بگەڕی وشەیەکت بەرگوێکەوە بڵاوی کەیتەوە، ئەمە پەیوەندی بە تۆوە نییە. جوانترین ڕەوشتی موسڵمان ئەوەیە کە پێی دەناسرێتەوە، ئەوەیە ضەبت الفضول، ئەو شتانەی کەوا خۆت تێ هەڵقورتاندنن نایانکە، قەت خۆت تێ هەڵمەقورتێنە لە ژیانی کەسێک لە بابەتی کەسێک کە پەیوەندی نییە بە تۆوە، کە پەیوەندی بنیە بە تۆوە قاعیدەکەی ئەوەیە لە قیامەتە پەروەردگار لە تۆ ناپرسێتەوە بۆچی فڵان کەس بەو شێوەیە بوو. خاڵی سێیەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەسێک سێ جار داوای ئامۆژگاری لێکرد فەرمووی ئەوسینی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەر سێکیانە فەرمووی لا تەغضب، تووڕە مەبە. ئەمە ضەبتی نەفسە، یعنی دائم ڕەوش بەرزەکان ئەوەیە بەسەر خۆیان ئازاڵن. ڕەوش بەرزێک لەگەڵ کەسێک کە ڕەوشتی ناگاتە ئەو ئاستە بەڕێزان لەوەدا دەردەکەوێت ڕەوش بەرز بەردەوام بەسەر نەفسی خۆی ئازاڵە، تووڕەیی خۆی دەخواتەوە. ئەگەر خوا ڕەحمی پێکردی لە کاتی تووڕەبووندا پێویست بوو، یعنی پێویست نەبوو بەڕاستی تووڕەبی، بەڵام هەڵچوونێکی دەرونی ڕووی تێکردی، ضەبتی نەفسی خۆتت کرد، بەسەر خۆت ئازاڵ بووی، دڵت بە خۆت خۆش بێ، ئەوە تۆ ڕەوشتت زۆر بەرزە. بەڵام هەندێک جاریش پێویستە تووڕەبی، چونکە کەسانێکن وا ئەزانن کە ڕەوش بەرز ئەوەیە ئەڵێن فڵان کەس وەکو بەحر وایە، قەت شلوێ نابێ، قەت تووڕە نابێ، ناوەڵاوان نییە. ئەو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، خوای پەروەردگار باسی موسا دەکات، جار هەیە تووڕە بووە، هەروەها باسی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم لە چەندەها فەرموودەدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕەبوونی پێوە بینراوە، کەواتە لە شوێنێکە کە قابیلی ئەوەیە تووڕەبی تۆ هیچ تووڕە نەبی، شوێنێکە سوکایەتی بە ئاینی خوای پەروەردگار دەکرێت، بە ڕەوشت و ئەخلاقی موسڵمانان دەکرێت، سوکایەتی بە کەرامەتی مرۆڤ دەکرێت، سوکایەتی بە هەموو مقدساتی میلەتێک دەکرێت، سوکایەتی بە خۆت دەکرێت. ئالەو کاتەدا معقولە وەڵا بڵێ پیاوێکم وەکو بەحر وام پێ دەکەنم زەر دەخەنە دەکەم، نە، تووڕەبوون لەو کاتەدا پێویستە، چونکە شعوری تۆ دەردەخا کە تۆ کەسێکی
هەستت هەیە، سۆزت هەیە، عەقڵت هەیە، بوونت هەیە، کەرامەتت هەیە. بەڵام تووڕەبوون خواردنەوەیەک لە شوێنێکا باشە کەسێک قسەیەکی کردووە لەگەڵ بیر و باوەڕی تۆدا تۆزێ نەگونجاوە، لەگەڵ ئەفکاری تۆدا تۆزێ نەگونجاوە، یەکسەر هەڵمەچۆ ئەوەی ناخت دەرمە ڕێژە. ڕەوش بەرزی ئەوەیە بەسەر خۆت ئازاڵ دەبی. هاوسەری ژیانت هەر لە ماڵەوە. ڕەوش بەرزی پیاوێک لەوەدا دەردەکەوێت کاتێ ژنەکەی لە هەڵچوونێکی ئاساییدا کەسێکی دەست ناکەوێت دەردەدڵی خۆی بەسەرا بکە. فەقیرەوە بەچێ بچێتە ماڵی باوکی، بچێتە لای براکان و خوشکەکانی، بچێ بەسەر دراوسەکانە خۆی خاڵی کاتەوە، تۆی دەستکەوتووە کە مەحرەمی ئەسرار و نهێنیەکانی ئەوی. هەندێک دەردەدڵی خۆی دەکات تۆ زێدەنگ بەرز دەکاتەوە، لەو کاتەدا تۆ زەبتی نەفسی خۆت دەکەی و تووڕە نابی. ئەوە بەڕاستی پیاوێکی ڕەوش بەرزی. پیاوێک لە دەرەوە تووڕە کراوە، نادات پەروەری بینیوە، موچەی وەرنەگرتووە، گیرفانی خاڵیە، داواکاری ژیان یەکجار زۆرە. ێ باشە بچێ یەخە بە خەڵک بگرێ لەسەر شەقامە، دێتەوە کەسێک ئازیزتر لە خێزانەکەی خۆی، مەحرەمتر لە هاوسەرەکەی خۆی دەست نەکەوتووە. ئەتە هەندێک تووڕەی خۆی دەردەبڕێ، ژنی ڕەوش بەرز ئەوەیە وڵامی ناداتەوە. دواتر کابرا خۆی پەشیمانە، ئارامی و ئاسایشی ناوماڵەکەش پارێزراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی چوارەمە دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئینسان نابێتە باوەڕداری تەواو هەتا ئەوەی کەوا بۆ خۆی پێی خۆشە، بۆ هاوڕێکەی پێی خۆشە دەبێ لەوە بێ کە بۆ خۆت پێت خۆشە. پێت خۆشە کەرامەتت پارێزراو بێ، بۆ براکەشت دوابە، بۆ خوشکەکەشت دوابە، واتە خوشک و برای ئیمانی ئینسانی نەتەوەیی هەموو مرۆڤایەتی. بە کوردی ڕەوش بەرز ئەو کەسەیە هەرچی بۆ خۆت حەزت لێ بوو با بۆ خەڵکیش پێت خۆش بێ. هەر شتێک کە حەزت لێ نەبوو پێت خۆش بوو ئاوا ڕەفتارت لەگەڵ نەکرێ، ئاوا قسە لەگەڵ نەکرێ، ئاوا بیرروڕات بەسەرا فەرز نەکرێ، ئاوا هەڵسوکەوت لەگەڵا نەکرێ، ئەوە بکە بە پێوەر بۆ خەڵکی ژوابە. تۆش ئەو شتانە بەرامبەر بە خەڵک مەکە. بڕواتان هەبێت جوانترین کەسی ڕەوش بەرزت لێ دەردەچێت. ئەمە تەرازویەکە، ئەمە کلیلەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێداین. ئەم کلیلە دەرگای خێر لەسەر دەکاتەوە. ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە خەڵک هەڵسوکەوت لەگەڵا بکە، خەڵک پێت خۆشە ڕازگۆ بێ لەگەڵا درۆ لەگەڵانەکە، پێت خۆش ئەوانەی لەگەڵتان وەفادار بن، پێت خۆشە کەسانی دڵسۆز بن، پێت خۆشە کەسانی بەویژدان بن، پێت خۆشە کەسانێک بن کە چاکەکانت لەیان نەکەن. ێ بەڕێزم تۆ جوابە بەرامبەر بە خەڵک، تۆ بۆ خۆت ئەو ڕەفتارانە بەرامبەر بە خەڵک بنوێنە. پێت ناخۆشە خەڵک درۆل لەگەڵا بکە، پێت ناخۆشە خەڵک بێوەفا بێ لەگەڵتا، پێت ناخۆشە خەڵک بێویژدان بێت، جوانیەکانت نەبینێ، بەس خراپە کەم و کوڕیەکانت بدۆزێتەوە. ئێتۆ ئەگە دەتەوێت ڕەوش بەرزبی بەرامبەر بە خەڵک وابە، تۆش ئاوە بە وردبین مەگەڕێ بە دوێ عیب و عاری خەڵکە، بێویژدان مەبە، بێوەفا مەبە، بێ هەڵوێز مەبە، هەر خراپە مەبینە. ئەو هەموو شاشە جوانە بەس تەنها پڵەیەکی ڕەشی بچووک دەبینی، ئێوە هەموو سپی و بێگەردی و ڕەنگا و ڕەنگە جوانە، دنیا بەس بە ڕەش و سپی مەبینە. ئەو کاتە تۆ ڕەوش بەرز دەبی. بەڵام بە پێچەوانەوە خوا پەنامەدا نمرەی ڕەوش دێتە خوارەوە. قورآانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی مەریەم ئاەتی 26 هەندێک بنەمای ئەخلاقیمان دەداتێ. مرۆڤ ڕەوشت و ئەخلاقی لەکەیە دەردەکەوێت. قورآن کلیلەکانمان دەداتێ. ڕەوشت و ئەخلاق لەو کاتەدایە کە تووشی سەدمەیەک دەبی، تووشی ڕووداوێک دەبی کە شۆکت دەکا، ڕووداوێک کەت پێشتر چاوەڕێین نەکردووە. لەو کاتەدا ڕەوش بەرزەکان هێمنن، لەسەرخۆن، هادیئن، بە وریاییەوە بارودۆخەکە هەڵدەسەنگێنن. پەروەردگار باسی مەریەممان بۆ دەکا. کاتێک کچێک لە ئەو پەڕی پاشیدا، لە ئەو پەڕی حەیا و حورمەتدا لە ژیانیدا تەنانەت چاوێکی حرامی بۆ کوڕێک هەڵ نەبڕیوە، چجای ئەوەی پەنجەی بەریکەوت بێ، بەڵام سبحان الله لە یەک چرکەدا لە ماوەی کەمتر لە خولەکیە کاسکی بەرز دەبێتەوە حەملی هەیە. ئالەو کاتەدا دەڵێ یا لەیتەنی مت قبل هذا، پەروەردگارە ئەمە هەرچەند لەلایەن تۆ پێم بەخشرا، بەڵام خەڵکی بڕوان پێ ناکەن، خۆزگە پێش ئەم ڕووداوە بمردمایە. پەروەردگار دەفەرمێ نا، ئاوات بە مردن مەخوازە، فەکولی وەشڕەبی وەقەڕی عەینە، لەو ئاوە بخۆ، لەو خورما تازە بخۆ، هەروەها چاوت با ڕۆشن بێ، گەشبین بە داهاتووی خۆت و منداڵەکەت زۆر خێر دەبێ. ئەمە ئیسای کوڕی مەریەمە، ئەمە مرۆڤێکە لە دوای ئادەمەوەش کەسێککە ئاوا لە دایک نەبووتەوە. فإما ترين من البشر أحدا، ئەگەر خەڵکانێک بەرەو ڕوود بووەوە پرسیاریان لێکردی کچێکی داوێن پاک بە ئەخلاق کە نەزەری حرامن نەکردووە، ئەی باشە مەعقولە ئافرەتێک پەنجەی پیاوێکی بەرنەکەوت پێ و مناڵ لەدایک ببێ، ئەمەش مناڵی خۆت بێ. فقولی إني نظرت للرحمن صوما، بڵێ من بڕیارم داوە، نافەرمێ سیامە بە ڕۆژوم نان و ئاو ناخۆم، بڕیاریم داوە صوما فلن أكلم اليوم إنسيا، ئەمڕۆ لەگەڵ
هیچ مرۆڤێکا قسە ناکەم نافەرمێ ئەحەدا سەیری وردەکانی قورئانکەن نەخێر گفتوگۆ لەگەڵ پەروەردگاری خۆما دەکەم دوعا دەکەم دەپاڕێمەوە قسە لە خزمەت خوادا دەکەم بەڵام لەگەڵ هیچ مرۆڤێکا قسە ناکەم با نەڵێن لەگەڵ فڵان کەسا قسە دەکات لەگەڵ فڵان کەسا قسە ناکات خەڵکی لە خۆم ناکەم بە دوژمن بڵێ من زمانی خۆم گرتووە ئەمڕۆ لەگەڵ کەسا قسە ناکەم ئەم ئاەتە قورئانی باسی ڕەوشت و ئەخلاقە بەڕێزان قورئان هەمووی کلیلەکانمان دەداتێ و چەند دەرسی گەورە لەم ئاەتەدا وەردەگرین یەکەم پێمان دەڵێ لە تەواوی عەقڵ و ژیریە لە کاتی ئەو ئەزمانەدا ئەو ڕووداوانەی کە دێتنە بەرەو ڕوود زۆر شۆکهێنەرن سەدمەیەک لێت دەدا ڕووداوێک وەکو مەریەم کە لە کتوب پڕا حامیلە بوو مناڵی بوو قەت تەوەقوعیشتی وای نەکرد بوو قورئان پێمان دەڵێت دەکرێت تۆش لە ژیانتدا بەڕێزم دەکرێت تۆش لە ژیانتدا تووشی کۆمەڵێک ڕووداو ببی تووشی کۆمەڵێک حادیسە ببی بڕواتان هەبێ قەت تەوەقوعن نەکردووە لە ژیانە بە مێشکە نەهاتووە ڕۆژێک ئەم ڕووداوەیە خەت بگرێ چی بکە قورئان دەفەرمێ ئارام بە بە ئارامی هێور بە خۆت تێک مەدە مەشڵەژێ ڕوو لە خوا بە دەم بە زیکر بە زمانت بگرە هات و هاوار مەکە بە هێمنی بیر بکەوە بە هێمنی بیر بکەوە ئەو ڕووداوە سەرەتا زۆر گەورەیە بە ئەندازەی شاخێکی گەورە لەبەر چاوت گەورەیە بەڵام بڕواتان هەبێت بە تێپەڕبوونی کاد وردە بچووک دەبێتەوە هەتا ئەو مێزەی بەردەمی ئەو شاشەی بەردەمی منی لێدێ یعنی ئەو شاخە گەورەی جاران نامێنێ بەڵام ئەگەر کۆنتڕۆڵت لەدەستدا زمانی خۆت نەپاراست خۆت بۆ کۆنتڕۆڵ نەکرا ڕووداوی کارەساتی گەورە ڕوودەدا لەو کاتانەدا کە قەت تەوەقوعت نەدەکرد ئەم شتە ڕووبەڕووی تۆ بێتەوە ئەزیزی خۆم هێمنایەتی لە دەستمەدا کۆت کۆنتڕۆڵکە بەسەر خۆ تازاڵ بە بە ئیزنی خوا ڕووداوەکە بچووک دەبێتەوە ئەمجا لەو کاتانەدا دەرسی دووەم ئەوەیە قەت خۆت لە خواردن و خواردنەوەدا مەبڕە هیوا هەیە دەڵە خەفەتێکم هەیە نە نان دەخۆم نە ئاو دەخۆم خراپتر نەخێر نان بخۆ ئاو بخۆوە ئەم جارەکانە گەشببینیش بە هەوڵ بدە پەردەی ڕەشببینی بەسەرتانەیە سبحان الله ئیعجازشکەی علمی لەم ئاەتەدا هەیە بەردەوام لە هەموو قورئانە بەبێ جیاوازی ئەو دووشتە بە دوایدا فەکولی وەشڕەبی نان بخۆ ئەمجا ئاو بخۆوە بەردەوام نافەرمێ گەدەت پڕکە لە ئاو ئەمجا نانی تێ بکە لە هەموو قورئانە دیقەت بدەن بە وردی خوێندومەتەوە هەموو جار ئاوایە نان بخۆ خۆراک بخۆ بە ئەندازەی پێویستیش لەگەڵ یا دواتر ئاو بخۆوە ئەمجا دایمە گەشببین بە سبحان الله دەفەرمێ ئەم ئاەتە دەرسی ئەوەشی لێوە دەگیرێ خۆشی ژیان گەشببینی بە نان و خۆراک نییە باشترین جۆری ئاوی پاڵەفتەکراوت بۆ دابدرێ هەموو خواردنە پاک و بە چێژ و بە لەزەت و گرانبەهاکانی دنیا لەسەر مێزی خواردنەکەت بێ ئەگەر سبحان الله دڵت تاریک بوو مێشکت ئاسوودە نەبوو سوودی لێ نابینی فەکولی وەشڕەبی نابێتە قڕەتە عینین جاری وایە نان و ماستێکی ئاسایی دەخۆی بەڵام مێشکت گەشت دەبێ بیر و ڕات فراوان دەبێ دڵت خۆش دەبێ بڕیاری دروست دەدەی جاری شەیە لەسەر ئەو سفرە ڕازاوە خۆی گەورە زیادی کا بۆمان هەستاوی کێژت لە هیچ خواردنێک نەبینیوە چونکە دەروونت ئارام نەبووە چونکە نەتزانیوە بەڕاستی چی دەخۆی بەهۆی ئەو هەموو خەموخەفەتەوە قورئان دەفەرمێت لە کاتی ڕوودانی ڕووداوێکی کتوپڕی سامناکە کە تەواقوع نەکردووە زەبتی نەفسی خۆت بکە خواردنیش بخۆ بسم الله بکە نان و ئاو بخۆ گەشببین بە خوای گەورە دوا ڕۆژی ئەم کارە خێر دەکا ئەلحەمدوللا تۆ تاوانێکن نەکردووە خراپەت بەرامبەر بە کەسێک نەکردووە ڕووداوێک هاتۆتە ژیانتەوە گەشببین بە وەکو ئەوەی مریەم لە ئاخریدا دەردەکەوێ خوای گەورە تۆی خۆش بیستووە ئەو ڕووداوی زۆر بە سامناکت دەزانی خەڵاتێکی گەورەی پەروەردگار بوو کە خوا بە تۆی بەخشیەوە ئێستا هەستی پێ ناکەی هەروەها ئەوەمان بۆ دەردەکەوێت لەم ئاەتە قورئانیە پیرۆزەدا کە ئینسان ئاگای لە زمانی بێ بڵێ فەلەن ئوکەلیمە اليەومە ئینسیە هەر وەختێک ڕووداوێک ڕوویدا هەموو کەناڵی ڕاگەیاندن و مایکەکان مەهێنە بەردەمی خۆت دۆ شاوتێک هەڵاو مەکە چەند ناخۆشە کەسانێک لە وڵاتی ئێمەدا دەرونی پڕە دزۆمی لێکراوە موچەی نەدراوە تێ فڵانشت نەکراوە مایکێک دەکات قوت دەبێتەوە لە بەردەمی ئەمیش هەرچی هەیەی دێڕێژێ لە دواترە وڵات داوای لێبوردن دەکەم مزانی ڕادیۆ بوو وڵی نەمزانی و داوای لێبوردن دەکەم وڵی ئەعسابم تاوانی و کاکە حەبی دەرونی دەخۆم و اینجا بانگتکەن و بتگرن و نە زەبتی نەفسی خۆت بکە زەبتی نەفسی خۆت بکە قورئان دەفەرمێ بڵێ فەلەن ئوکەلیمە اليەومە ئینسیە ئەمڕۆ بارودۆخی ژیان ئەم قسەی من کە داوای عوزری لەسەر بێ هەر نەیڵێم باشترە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیاکە وما یعتەذیڕ منه زۆر خۆ پارێزە لەو کارانەی کە دوایی شایەنی ئەوە بن داوای لێبوردن لە خەڵک بکەی
بەسەر خۆتا زاڵ بە ڕەوش بەرزان کارێک ناکەن قسەیەک ناکەن شتێک فڕێ نادەن لە دوایدا بڵێ وەڵاوام زانانی ڕادوێیە و تەنەزولت پێ بکەن و بتێنەوە سەر شاشە و دیسان بە زمانی خۆت نەزانی چۆنی پینە بکەیت ئەوە ڕەوش بەرزیە خی گەورە ئەویش ڕەحممان پێ بکە پەروەردگار دەفەرمێ ئەگەر وەکو مەریەم خاتون مەریەمی داوێن پاکی بە ڕەوش بەرز کاتێککە ئیسا سەلامی خی پەروەردگار لەسەر خۆی دایکی بێ لەو ڕووداوە کت و پڕەدا کە قەت تەوەقوعی نەدەکرد کچێک بەبێ مرد حامیلە بێ و منداڵی بێ خوا فەرمووی ئاوا بەسەر خۆ تازاڵ بە قسە لەگەڵ کەسامەکە وردە وردە ڕووداوەکە زۆر گەورەیە بچووک دەبێتەوە هەرچی خەڵکە باست دەکا زمانی خۆت بگرە ڕوونکردنەوە مەدا قسەی لەسەر مەکە خۆی لە شوێنی خۆی دەبێتە خۆڵەمێش و کب دەبێتەوە ئیمامی ابن القەیمی جەوزی ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ الدین كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين بەڕێزان دین هەمووی ڕەوشتە دین هەمووی ڕەوش بەرزیە هەر کەسێک لە سەر و تۆ بوو لە ڕەوشت و ئەخلاقدا ئەوە لە تۆ بەدینترە سبحان الله ئیمامی ابن القەیم هەزار ڕەحمەتی خوای لێ بێت چەند جوان لە دینی ئیسلام گەیشتووە نافەرمێ ئەو کەسەی شەو نوێژی لە تۆ زیاترە نافەرمێ ئەو کەسەی ڕۆژی سونەتی لە تۆ زیاترە ئەو کەسەی تۆ عمرەیەکت کردووە ئەو چوار عمرەی کردووە تۆ حەجێکی فەرزت کردووە جەنابی مام حاجی ئەمە حەوتەمین حەج و هەشتەمین حەجەتی دەیکا وەڵا کاکە تۆ بەرماڵێکت بۆ مزگەوت کڕیوە فڵان کەس مزگەوتێکی دروست کردووە هەر مزگەوتەکەی بە کاملی دروست کردووە ئەوە لە تۆ بەدینترە ناوەڵا ئیمامی ابن القەیم دەفەرمێ بەوانە نییە هەرچەندەوانە ڕەوشتی زۆر بەرزی جوان و عیبادەتێکن و ئەجرەکان لای خوا زۆرە بەڵام ئەوە لەوانەیە ئەجری لای خوا زۆرتر بێ بەڵام چێ لە تۆ بەدینترە دین هەمووی ئەخلاقە هەر کەسە ڕەوشت و ئەخلاقی لە تۆ باڵاتر بێ ئەو کەسە لە دینی خۆی پەروەردگارەوە نزیکترە وێ زانانی ئێمە فەرمویانە دوو ئافرەتمان هەیە ئافرەتێک زۆر گرنگی بە مێردەکەی دەدا زۆر گرنگی بە دڵی مێردەکەی بە خواردنی مێردەکەی بە جلوبەرگی ڕێکوپێکی مێردەکەی بە خزمەکانی مێردەکەی بە میوانی مێردەکەی بەمانە دەدا ئەم ئافرەتە زۆر گرنگی بە منداڵەکانی خۆی دەدا بەڕاستی هەم ژنێکی دڵسۆزە بۆ مێردەکەی هەم دایکێکی میهرەبانە بۆ منداڵەکانی هەم لەگەڵ کە سوکاری مێردەکەی زۆر بە حرمەت و بەڕێزە هەم لە کاتی تنگانەی مێردەکەیە دەم بە خەندەیە دڵخۆشکەرەوەیە هیممەت بەرزکەرەوەیە خات و خەدیجە ئاسایە ئافرەتێکی تریشمان هەیە بەس خەریکی عیبادەتی سونەتە شەوانە فرسەتێکی بۆ هەڵکەوێت چەند ڕکاتێکی شەو نوێژ بکە دووشەمە و پێنجشەمەی لەدەست نەچێ پارە کۆکاتەوە لە دەمی خۆی مێردەکەی بگرێتەوە عمرەیەکی پێ بکەم شتێک بۆ مزگەوت بکڕم فڵان خێر بە فەقیر و هەژار بکەم بەڵام ئەوەی گرنگی بێ بە مێردەکەی نادا گرنگی بە جوانی بۆ خۆ جوانکردن نادا بۆ مێردەکەی ئەڵێ تازە پێم شکرا کەیفی خۆیەتی ئەی چی بکەم بە دووسێ مناڵەوە خۆمی بۆ جوانکەم گرنگی بە خۆ جوانکردن نادا گرنگی بە خواردنی مێردەکەی نادا بزانێت چی بۆ تەندروستی باش و حەزی بە چییە و ئارزووی لە چیە و لە مەطعەمنان نەخوا لە ماڵەوە حەز بکات سفرەکە لەگەڵ مناڵەکانە کۆ بێتەوە گرنگی بە خزمەکانی نادا ڕێزیان لێ ناگرێ گرنگی بە دۆستەکانی مێردەکەی نادا گرنگی بە براکان و بە خوشکەکانی نادا ئەو ئافرەتەی کە هیچ سونەتێکی نەکردووە لەوانە بڕاتە نەبێ عمرەی سونەتی نەکردووە ڕۆژی سونەتی نییە بجگە لە فەرزەکان شەو نوێژی نییە بەس نوێژی فەرزی کردووە ئەوەیان لای خوای گەورە بەڕێزترە ئەوەیان زۆر لە تەرازووی خوای پەروەردگار و دینی ئیسلامە دیندارترە لەو ئافرەتەی کە گرنگی بە مێرد و بە منداڵەکانی خۆی نادا چاولێ دین ئیبن القەیم فەرمووی هەمووی ئەخلاقە هەر کەسێ ڕەوش بەرزتر بوو لە تۆ لە دینیشە لەسەر و تۆوەیە ناوبڕێکی زۆر کورتمان هەیە دێنەوە دیدارتان بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز و خۆشەویست باسی ڕەوشت و ئەخلاقمان کرد زانایان وشەکانیان ئەوەندە جوانە ئینسان بەڕاستی حەق وایە بەردەوام لە خزمەتیاندا بێ و دەرسی ژیانیان لێوەرگرێ زانایان فەرمویانە مەبەستم زانایان و فەیلسوفانی ئیسلامە وتویانە الجەمال یەلفت الئینظار ئینسانی ڕوخسار جوان پیاوە بێیانژن بێ چاوەکان بەلای خۆیدا ڕادەشێشێ بەدەست خۆن نییە حەز بە بینی دەکەی حەز بە جوانی و تەماشاکردنی ڕوخساری دەکەی بەڵام لكن الحنان يلفت القلوب بەڵام نەرمونیانی لەسەر خۆی ڕەوش بەرزی و جوانی دڵەکان بەلای خۆیدا ڕادەشێشێ زۆر کەسەی ڕوخساری زۆر جوانە لە پیاوان و لە ژنان لە کوڕان و لە کچان بەڵام کاتێک کە لەگەڵی تێکەڵاو دەبی بڕواتان هەبێ حەز بە بێزاری دەکەی زۆر ئافرەتەیە بە خوشک و کچمان بێ یعنی خەڵک ئاواتە خواست بۆ هاوسەرگیری لەگەڵا بکە بەڵام کاتێک دەبینی هاوسەرەکەی خۆی لێ بێزارە بۆ لە بواری ڕەوشت و ئەخلاقا تەعاملەکان نازانێت لەگەڵ یا ئیدارە ناکەی
بەڵام کەسانێکن لە ڕوخسارە بەو شێوەیە نین، بەڵام نرمونیانن، بەڕاستی لە سەرخۆن، هێمنن، ئەوانەی یەلفت القلوب، دڵەکان کەمەند کێش دەکەن. جا ئینسان خۆشەویستی ناو دڵان بێ باشترە، نەک هەر تەنها کاتی لەبەر چاوان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خاتو عایشەی هاوسەری دایکی ئیمانداران، دایکی بەڕێزمان ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە ئەبوو بەکری باوکی بێ، دەفەرمێ لە وەصفی پێغەمبەر صلی الله علیه وسلم كان إذا خلا بنسائه ألين الناس وأكرم الناس ضحاكا بساما. إمام السويتي رحمة خوالي بين الجامع الصغيرة مجمع فرمودي 6643 أم فرمودي أنه صحيحة. خاتو عائشة فمن بيغمبري خواه صلى الله عليه وسلم كان إذا خلا بنسائه كاتي دقرايا ولاي هاوسركاني، يعني الروشت وأخلاقي مروف براسي لناو خيزان دا دردكوه، چونکە لە دەرەوەی ماڵ تۆ دایمە میکیاجێک بۆ خۆت دەکەی، هەڵس و کەوتەکانت نەرمونیان دەکەی، نائیدارە ناکەی، بەڵام هەڵس و کەوت و ئەخلاقی ڕاستەقینە ئەوەیە تۆ لە ناو خێزانەکەی خۆتە ئاوا ببیندرێ. بۆیە خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاتەی بەتەنیا دەبوو، چاوی هیچ پیاوێکی دەرەوەی لەسەر نەبوو، هیچ هاوڕێیەک و هاوڵێک و سەحابیەکی لەگەڵا نەبوو، تەنها لەگەڵ هاوسەرەکانی خۆی لە ماڵەکاندا دادەنیشت. دەفەرمێ كان أكرم ألين الناس، براستي جاسي ألين أكرم أوانكن حمد ضحاك وبسام هموي صيغة مبالغة، يعني للوت كدابو للوت كينرمون يعني دابو. قد پیغمبری خوا صلی الله علیه وسلم تندو تیژ نبوو، پیاوی ڕەوش بەرز ئەو کەسەیە لەگەڵ ماڵ و منداڵیدا نەرمە. داخی گرانم لە کوردەواری ئێمە داوا ئەزاندرێ پیاو ئەگەر زبر و موڕەق و دەنگ گەورە و تووڕە و تۆسم بوو بەرامبەر منداڵەکانی نەوێرن تەنانەت پرسیارێکی لێ بکەن، ژن نەوێری بیر و ڕایەکی خۆی دەربڕێ بەڵێن بەڕاستی پیاوێکی مهمە، بەڕاستی عەزیمە. نەوەڵا کەس ناگاتە هیچ ڕەفتار بەرزیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو مامۆستای هەموومانە، مامۆستای هەموو مرۆڤایەتیە، بەڵام کاتێک دەچۆ ناو ماڵ و منداڵی ئەلین الناس لە هەموو کەس نەرمونیانتر بوو. هەروەها دەفەرمون وأكرم الناس، خاتو عائشة دەفەرمێ لە هەموو کەس بەڕێزتر بوو، قەت بە ناوێکی سوگ نەبووە بانگی خێزانێکی بکە، بانگی هەموو خێزانەکانی بە کورتکراوەی دەکرد. دەیفەرموو یا عائش، نەیدەفەرموو یا عائشە، عائش واتە کورتکردنەوەی ناوەکە لەبەر خۆشەویستیە. دەیفەرموو یا حومەیرا، سوورە گیان، سوور و سپیەکەم، یعنی ئاوا بەم شێوەیە زۆر زۆر بەڕێز بوو لە کاتی قسەکردنا کە قسەی لەگەڵ هاوسەر و منداڵەکانی خۆیدا دەکرد، زۆر بەڕێز بوو، بەڕێزترین بوو. ضحاکن، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ قسەکردنا دایمە زەردەخەنەکەشی پێدەکەنی، جار هەبوو پێدەکەنی بەسامن، زۆریش زەردەخەنە لەسێر لێوی بوو، جار هەبوو دەگەیشتە حەدی پێکەنین، جاریش هەبوو زۆربەی کات لە هەموو کەس زیاتر زەردەخەنە لەسەر لێوەکانی بوو. قەتمان نەدەبینی مڕ و مۆج بێ لە ماڵەوە ئیلا مەگە کارێکی ببینایە کە پێچەوانەی فەرمانی خوای پەروەردگار بووایە و خەڵەکانی بە جوانی بۆ ڕاست دەکردینەوە. زانایان فەرمویانە الصادق لا يحلف، ئینسانی ڕازگۆ قەت پێویستی بە سوێند خواردن نییە. ئینسانی ڕازگۆ ڕەوش بەرزە، ئەوەندە متمانی بە ڕازگۆیی خۆی هەیە پەنا نابە بۆ سوێند خواردن. سوێند بەس بۆ یەک کاتە کەسێک داوای لەسەرت هەبێ و دادوەرەکە داوای ئەوە لێ بکە کە مادام مدعیت هەیە لەسەری و شکاتکار هەیە بەرامبەرت و تۆ بەڵگەت پێ نییە، سوێند بخۆ، لەو کاتەدا سوێند دەخۆی. ئینسانی ڕازگۆ ئیلا وەگەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان وتار خوێنان لە کاتی جومعەدا بابەتێک بۆ ئەوەی گوێگرەکان زیاتر بچێتە ناو دڵیانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار دەفەرموو قەسەم بەو کەسەی کە ڕوحی محەممەدی بەدەستە کە ئەڵڵایە، ئەم جا شتەکەی دەوت، ئەو بەو سوێندا هەموو گوێگرانی بە ئاگا دێنایەوە. واتە سوێندی بۆ کەسێکی تایبەت نەدەخوارد. ڕازگۆ پێویستی بە سوێند خواردن نییە. الواثق لا يبرر، ئینسانی متمانە بەخۆ پاساو نایێنێتەوە بۆ کارەکانی، کارێک ناکە کە لە دوای لێی پەشیمان بێ، پێشتر نەخشەی بۆ کێشاوە بیری لێ کردوتەوە لەسەر بەرنامە کار دەکا. ئینسانی بڕواپتە و پاساو بۆ کارەکانی نایێنێتەوە. المخلص لا يندم، ئینسانی دڵسۆس کە کاری بەس بۆ خوا کردووە و توێتی خوای پەروەردگار بەس تۆ لێم ڕازی بی، بەخوا من چاوم بەندەکانی خوا نابینێ. ئەگە خەڵک دەستخۆشیەکی لێکردم و دوعایەکی خێری کرد و بە باشی زانیم، ئەوە شەر فەزلی تۆیە یا ڕەب العالەمین، ئەوە ئیشەڵا خوددا قبوڵت کردو و خەڵکەکەش زمانیان قسەیەکی خێر دەڵێ.
خۆ ئەگەر وانە بوو هەموو چاکەم بۆ خەڵکی هەبوو کەس سوپاسی نەکردم کەس ستایشی نەکردم کەس مەدحی نەکردم تەنانەت جاری وا هەیە لە ئەنجامی ئەوەی چاکەم لەگەڵ خەڵکا کردووە خەڵک قسەی خراپی پێوەتم تۆمەتی خستە پاڵم من قەت پەشیمان نیم ئینسانی دڵسۆز بۆ خوای پەروەردگار کە کاری کردووە چاوی بەندەکانی خوا نابینێ قەت پەشیمان نییە لە چاکە چونکە بۆ خەڵکی نەکردووە تا خەڵک بەستایشەکانیان زۆر خۆشحاڵ بم لە کەڵی خۆم بچمە دەرەوە بە زەمەکانیان وا بڕوخێم بڕیار بدەم لە ژیانما چاکە نەکەمەوە ئینسانی مخلیسی ڕەوژبەر زوانیە ئەلکەریم لا یەمون ئینسانی بەخشندەی ڕاستەقینە قەت منەت بەسەر خەڵکان ناکە کاتێک چاکەی لەگەڵ خەڵکێکا کرد خواخوایەتی جارشکە نەیبینێ خواخواتی لە ڕێگاشە تووشی نەبێت سەلامێک چاوبەرەژێریکە تەنانەت جاری وایە کە چاکەی لەگەڵ کردو زۆر هاتوچۆی ماڵی ناکە نەوەک وا بزانێت کە منەتی بەسەرا دەکا ئینسانی بەخشندە ئینسانی کەریم ئینسانی بەڕێز یەکێک لە ڕەوشتە بەرزەکانی ئەوەیە قەت منەت بەسەر خەڵکان ناکە بە چاویان ناداتەوە کەسانێک کە دەبینی چاکەی لەگەڵ کەسێکا کردووە دوای 10 ساڵ دەڵێ من نەبوو مایە فڵان کەس تیاچوو بوو من نەبوو مایە فڵان کەس دەفەوتە من نەبوو مایە فڵان کەس منداڵی دەمرد لە برسانە گرانیەکەیە ئەوە نیشانەی ئەوەیە ئەبێ علامەتی ئیستیفام نیشانەی پرسیار لەسەر ڕەوشت و ئەخلاقت دانێ چونکە تۆ نەچوویتە ڕیزی کەریمانەوە لا تفتخر بشکلك لأنك لم تخلقه قد دەرێ بەڕێزم خوشتی بەڕێزم مسلمانی بەڕێز هەرگیز شانازی بە شکل و شێوەتەوە مەکە چونکە تۆ دروستن نەکردووە ئەو شکل و شێوەیەت قەت بە خۆت مەنازە خۆتی پێوە هەڵمەکێشە چێ بۆی دروست کردووی الله سبحانه وتعالى لە جیاتیەوە سوپاسی پەروەردگاری لەسەر بکە هەروەها ولا تفتخر بنسبك لأنك لم تختاره قەت بە نەسەبی خۆت من بنەماڵی فڵان کەسم من کوڕی فڵان کەسم باپیرم فڵان کەس بووە لە عەشیرەتی ئەوەم ئێمە لە هۆزی ئەوەین وەڵڵا عیبە ئینسان بەوانەوە خۆی هەڵکێشێ چونکە ئەوە خودای گەورە دایناوە بەڵام وإنما أفتخر بأخلاقك فأنت الذي يصنعها بەڵام شانازی بە ڕەوشتەوە بکە چونکە ئەوە تۆی ئەخلاقەکان تۆن ئەنجامیان دەدەی ئەمان هی تۆیە نەدەم و چاو شکڵ و شێوەت نەبنە ماڵە و حەسەب و نەسەبت هیچ پەیوەندێکیان بە تۆ نییە هەتا شانازیان پێوە بکەیت بەڵام ئەگە بە ڕەحمی خوای پەروەردگار ڕەوشتێکی جوانت هەبوو بە ئەمەیان دڵت خۆش بێ بە ئەمەیان بڵێ من بەم ڕەوشتە جوانانەمەوە کە هەم ئەگەر شکڵم جوانە هی ڕەوشتە جوانەکەمە ئەویشیان هی فەزڵی خوای پەروەردگارە زۆر جا دەوترێ دەبێت شێ زۆر جێل بێ زۆر کەودەن بێ عومەری کوڕی عەبدولعەزیز بە هاوڕێکانی فەرموو ئەخبیڕونی بئەحمەقی الناس پێم بڵێن چێ زۆر کەودەنە زۆر گەمژەیە زۆر جێلە زۆر نەفامە ڕێز و حرمەتمەیە بۆ ڕووی یەک بە یەکتان بینەرانی بەڕێز قالوا رجل باع آخرته بدنياه وتیان بەڕاستی ئەو کەسە ماڵوێرانە زۆر جێلە زۆر نەفامە زۆر کەودەنە زۆر دواکەوتووە زۆر نەزانە زۆر نەفامە هەر کەسێک قیامەتی بفرۆشێ بە دنیا پەنا بەخوا لە پێناوی دنیایەکی کاتی کە دنیایەک هەر بەجێی دێڵی هیچیشی لەگەڵ خۆتان نابەی بەدەستی خاڵی هاتیە دنیا بەدەستی خاڵی دەڕۆی بە قوماتە کرای کاتێک کە هاتن قوماتەکەت پەڕۆیەکی سپی بۆ گیرفانی نەبوو وەڵی کە دەڕۆشی کفنەکەمان هیچ گیرفانێکی نێو هیچی تێ ناکرێ بەس تەنها عەمەلەکەت دەمێنێتەوە دنیایە کە هەر کۆتایی پێدێ بە یەقینەوە بە مردنمان دنیامان کۆتایی پێدێ بەڵام قیامەتێک کە بەهەشتی و دۆزەخی هەتا دەمێنێتەوە پەنا بەخوا چێ لەو کەسە کەم عەقڵترە چێ لەو کەسە ماڵوێرانترە چێ لەو کەسە نەفامترە قیامەتی خۆی بە قوربانی دنیاکە لە پێناوی 4 ڕۆژمانەوەی ئەم دنیادا قیامەتی خۆی بە تەواوەتی ڕەشکە لە دەستیدا وتیان ئەوە قال ألا أنبئكم بأحمق منه فميدا والله لم كسش بعقلتر هيدا دنيا دا لمش بعقلتر لو كسي كواد قيامتي خوي سوتان دو رشك اللي بيناي تان روجك دنياي دا لبيناي لذتي كاتيكا كوالله منو تودي أنا تنانيك وأخوار بيها يستاد تامو شيجي روي جاري وأهل لبير من ندي أنا تي مع أخوار دوا چەند هاوسەرگیری جوانت کردبێ و بەدڵی خۆت گەیشتی بێ و ئەوانە لە دوای عمری 70 ساڵیدا هەموو لەبیر چۆتەوە تام و شێژی ڕۆی هەموو پارە و سەروەت و سامانی دنیات کۆ کردبێتەوە بە حرام وەڵی دەگەیتە تەمەنێکەوە ناوێری لەبەر چەوری و زەخت و شەکرەوانە پارێنان بەدڵی خۆت بخۆی خۆکە مردیشی هەمووی حسابی لەسەر لەگە خۆشتان نایبەی ئەوە زۆر نەفامە ئەو کەسەی قیامەتی خۆی بە قوربانی ئەم 4 ڕۆژ ژیانی دنیاکە عومەری کوڕی عەبدولعەزیز بە هاوڕێکانی فەرمووی والله لەو کەسەش نەفامتر هەیە عرضیان کردەوە چێە فەرمووی من باع آخرته بدنیا غیره ئەو کەسەیە کە قیامەتی خۆی لە ناو دەبا
قیامەتی خۆی ڕەش دەکا لە پێناوی دنیایە کە بۆ ئەم نییە بۆ غەیری ئەوە. پەنا بەخوا زۆر کەسەیە خەڵکێک دەکوژێ، ئەبێتە پیاوکوژ، ئەبێتە جەلات، بەخوا بەس بەرماوەیەکی دەدەنێ، موچەیەکی کەمی دەدەنێ لە پێناوی ڕەزامەندی کەسێکە کە ئافرینی لێ بکە. قیامەتی خۆی سووتان، دنیاشی دەست نەکەوت لە پێناوی دنیای کەسێکی کەدا. ئەوانەی ڕیکلام دەکەن، جاری وایە یەک پارەیەکی کەمیان دەست دەکەوێت. ئەم خواردنت بۆ دەباتە کەشکەلانی فەرەک، ئەم جلو بەرگت وا بۆ دەڕازێنێتەوە، ئەڵێ ئەگە قەرزم بۆ کردبێ فریای کەوم. مناڵەکان دەڵێن ئەگەر بێت و لەو خواردنە نەخۆی لەوە چی عمرت بەزایەت چوو بێ. بەڵام لە پێناوی خاوەن کۆمپانیایەکە کە ئەو پاروەزە بەلاحەکە دەخوا، بەڵام تۆ موچەیەکی زۆر کەمی چەند دینار و دۆلاری دووەرگرتووە کە هیچ سوودێکی وات پێ ناگەیەنێ. قیامەتی خۆت ڕەش کرد، سپیت کرد بە ڕەش، ڕەشت کرد بە سپی لەبەر چاوی خەڵکیدا لە پێناوی ئەوەی خەڵکێکی کە خاوەن کۆمپانیایەک دەوڵەمەند بێ. ئەواتە تۆ لەو کەسەش نەفامتر بووی، تۆ دنیاکەشت دەست نەکەوت، قیامەتەکەی خۆشت فەوتان، درۆل لەگەڵ خۆشتا کرد، غەش لە نەفسی خۆشت لە ویژدانی خۆشت کرد. بۆیە ئەو کەسانی کە ڕیکلام دەکەن، ڕیکلامی بازرگانی و ئەوانە شتێکی زۆر چاکە، کاڵایەکە ئەگەر لە ڕێی ڕیکلامەوە نەبێت ناناسێندرێ، بەڵام حەقی خۆی بدەیە، وەکو خۆی وەسفی بکە، لە ئەندازەی خۆی دابیناسێنە. لەوە زیاتر برتە دەرەوە بەڕێزەکەم ئەو کەسانی ڕیکلام دەکەن لە خۆشەویستیە پێتان دەڵێم وەڵڵی پارەیەکی زۆر کەمت دەست دەکەوێت، بەڵام قیامەتی وێران دەکەی. قیامەتی تۆ وێران بوو کەسێکی کە دنیاکەی خوارد بازرگانەکە لە پشتەوە، هەرچەنەویش قیامەتی وێران دەبێت، بەڵام تۆ دنیاکەشن نەخوارد، قیامەتی خۆت بە قوربانی کەسێکی تری بازرگان کرد. بۆیە هەمومان ئاگامان لە خۆمان بێ. زۆر جار ئێمە ڕەوشت و ئەخلاق پێم بابەتێکی گرنگە قسەی لەسەر بکەین. ئێستا کە باسی ڕەوشت و ئەخلاق دەکرێت لە هەر یەکێک لێمە پرسی، لە با و باپیرانمانەوە فێر بووین. بێ ڕەوشتی بێ ئەخلاقی دل لە ڕووی جەنابتان حرمەتم هەیە لە ڕووی هەر یەکی لە ئەوەی بینەرانی ئەم پرۆگرامی کلیلە و ئەمەڵقەیەدا کە باسی بێ ڕەوشتی و بێ ئەخلاقی دەکرێت گوندی فڵانی لە فڵان شوێن بیرت دێتەوانێ، خوا پەناماندا هەر بە بەردمیشیان نەڕۆی، بیرت دێتەوە زیناکار، ڕەوژنزم، داوێن پیس، عەرەقخۆر، قومارچی، ئەڵێن بەڕاستی ئەمانە بێ ڕەوشتن. بەڵام بەڕێزان ئەمانە نەخۆشن. ئەوانە گەبێت و مەسەلەی داوێن پیسی ئەوانە بێ هەندێکیان شەهوەت بازن، لە تەمەنێکی گەنجیدا شەهوەت زاڵ بۆ بەسەریانە، هەندێکیان نەخۆشن، تووشی نەخۆشی بوون. ئەمانە پێویستیان بە سۆز و میهرەبانی هەیە، دەستێکی پاک پسێ وەڵڵی لەو شوێنە دەریان بێنێ، قسەی خێریان بۆ بکە. ئەگەر لەبەر نەبوونی توش بووە دەرگای خێری لێ بکاتەوە بە پارەی حەڵاڵ و بیخاتە سەر کاری خێر و لەو مەینەتی دنیا و قیامەتە ڕزگاری کە. کابرا قومارچیە، کابرا ڕووی کردوتە نادی لە شوێنە خراپەکاندا دەبیندرێ، لەو شوێنانەدا کە قوڵتەقوڵتی نێرگە لەو دووکەڵ سیاسپیەکانی خۆی ڕەش دەکا بە دووکەڵ. بەڕێزان ئەمانە نەخۆشن، ئەمانە جاری وایە گرفتارن. کابرا هیچ ئەنوایەک شک نابە لەم دنیادا، دەچێ بە حیساب خۆی لە خەمەکانی دنیا دەدزێتەوە، ئەچێ خۆی لە مەراقەکانی دنیا بەڕێزان دەدزێتەوە. ئەم نەخۆشە، ئەم داماوە، ئەم گرفتارە، ئەمە نەخۆشە، وەڵڵا پێویستی بە بەزەییە، پێویستە پەرۆشمان بێ، بچێوین دەستی بگرین. کەچی ئێمە سوبحان الله ڕێک کە باسی ئەخلاق دەکرێڵن بەڕاستی ئەوانە بێ ئەخلاقن، بەڵام ئەحقەڕ البەشەری خولوقاً، ڕەوژنزمترین مرۆڤ ئەو کەسەیە من ئیذا شەبیع منکە ئەنکەڕە فەضلەک، ئەو کاتەی کە تێری خوار لێت، کەوا گیرفانی پڕ بوو بەهۆی تۆوە، کە چۆ سەرکار و کەسابەت بەهۆی تۆوە، کە گەیشت بە ئاواتەکانی بەهۆی تۆوە، هەر ناشن ناسێ. ئەوە ڕەوژنزمترین کەسە. بۆیە پێغەمبەری پێشەوا ئێمە صلی الله علیه وسلم کاتێکەوە خاتوو خەدیجە کە زۆر لە خۆی بەتەمەنتر بوو وەفاتی کرد، ژنی گەنجی هێنا بۆ شوێنەکەی، خاتوو عایشە هاوسەری بوو، لەو کاتەدا دەفەرمێ پێی وەدوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خوای گەورە لە خەدیجە باشتری پێداوی. فەرمووی ناوەڵڵی هەرگیز خوای پەروەردگار لە خەدیجە باشتری پێ نەداوم، چونکە ئەو کاتەی کە خەڵکی دەمگوت ئەی خەڵکینە پێغەمبەری خوام زۆربەی خەڵکی بڕوایان پێ نەدەکردم، بەڵام خاتوو خەدیجە بڕوای پێکردم. ئەو کاتەی کە خەڵکی ماڵ و سەرۆت و سامانی خۆیان لێ قەدەغە کردم، لە شیوی ئەبی تالیبە دەریان کردم و حەساری اقتصادیان خستە سەر خۆم و هاوڵانم، خەدیجەی هاوسەری بەڕێزم پشت و پەناهم بوو هەموو ماڵ و سەرۆت و سامانەکەی پێبەخشیم. ئێمە زۆر جاڵنم فڵان کەس خیانەتی زەوجی کردووە، بەڵام بەو کەسە بێڕەوشتی نابیندرێ کە ئەو هاوسەرەی کە ماڵی لە سەرەتاوە لەگەڵ دروست کردووە،
دەربەدەری و ئاوارەی لەگەڵا چێشتووە سەرما و گەرمای دنیای لەگەڵا بینیوە ئێستا 4 دۆلاری لە جیفانی خوا بینیوە و سارێکی مۆدیل بەرزی بینیوە و چۆتە پەرلەمان بە پارەی حرام یەکسەر ئەوی بیری لێ دەکاتەوە خێراژنی دووەم بێنم ئێمە مەسەلەمان لەوەسەرەوە نییە حەڵاڵەیان حرامە بەس مەسەلەمان بێوەفاییە جاوای لەگەڵ هاوسەری خۆی بێوەفا بێت لەگەڵ هاوڕێی خۆی هاوڕەیە کە ژیانی خۆی بە قوربانی تۆ کردووە هاوڕەیە کەوا پاسەوانی تۆی کردووە مەمنونی تۆ بووە خۆی لەسەر تۆ بەکوش داوە ئالەم حاڵەتانەدا کاتێک کەوا تۆ تێر بووی بە ئاواتەکانت گەیشتی نەیناسی خۆتی لێ نەناسیاوکەی بەڕاستی ئەوە لە ئاستی ڕەوژنزمیدایە و ئەفشا سیڕەک بەڕاستی ڕەوژنزمیە ئەو کەسەی کاتێک کەوا تۆ کەسێک نهێنیەکی لا دەرکاندووی نهێنیەکی لا دەرکاندووی یان نهێنیەکت لای کەسێک دەرکاندووە زۆر متمانەت پێی بووە و توتە فڵان کەس نێوانی خۆمان و خودا و تۆ بەس خۆم و خوا و تۆ بزانین داخۆ ئەم بابەتە هەیە یان نییە لەم حاڵەتانەدا بە ئەو پەڕی متمانەوە دڵی خۆتت بۆ کردەوە کەچی وەختی ئەزانی ئەم قسە کە کەوتۆتە زاری فڵان کەس کەوتۆتە شارانەوە نەک شارێک ئەوە لە سۆشیال میدیا دەبیستیەوە لە دایمە ئیسا باسی کردووە ئەو کەسەی کەوا نهێنیەکت لا دەرکاند و وتت ئەمە بینی خۆمان بێ بیستەوە بە ڕەوژنزم دەناسرێ وی ڕەوژنزمەکان ئێمە عەرزم کردن هەر بە زیناکار و خومارچی و دەستبڕ و پارەخۆر و ئەوانە دەبیندرێ بەڵام هەر کەسێک دەردەدڵی خۆی لا کرد و نهێنی خۆی لا دەرکاند و نەی پاراست بەڕاستی ئەو کەسانە بەڕێزان ئەوە ئەو کەسانن کەوا ڕەوشتیان نزمە و ئەنکەڕە عەشرەتەک کەسێک کەوا قوربانی لە پێناوادا کەچی دوایی کە بە ئاواتی خۆی گەیشت وەکو ئەو کەسەی موسا لە پێناوی ئەودا قیبتیەکی بەدەست کوژرا کەچی ڕۆژی دووەم کە پەنای بۆ هێنایەوە چوو فریای کەوێوەتی دەتەوە وەکو دوێنێ منیش فڵان کەست کوژ منیش بکوژی یعنی دەڵێ بۆ بۆرە پیاوە خۆت بدەی بە کوشت ئەڵێ وەڵڵا بە دەردی خوای مرد تۆ لە پێناوی ئەوە کوژراوی دەڵێ نا لەسەر من نەبووە ئەوە بە دەردی خوا مردووە وقال عنك ما ليس فيك شتێکت لەبارەوە دەڵێ لەسەر دەڵێ شتێکت لەسەر دەکا بە عیبەکە لە تۆ دانیە هەتا دوێنێ دۆستی سەر سینیت بوو هاوڕێی سەفەرت بوو هاوڕێی شەو ڕۆژت بوو ئەمڕۆ تەنها لە حیزبەکەی ئەوانە ماوی لە گروپەکەی ئەوانە ماوی لە باڵەکەی ئەوانە ماوی شتی وات بۆ هەڵدەبەستێ و بوختانی وات پێ دەکا کە قەت ڕۆژە لە ڕۆژان تۆ ئەو کارەت ئەنجام نەداوە ئەو هاوڕێیەتەکەی دوێنێ نەک هەر بچڕی ئەمڕۆ بوختانیشت بۆ دەکا ئەو کەسانەش لە ڕووی ئەخلاقیاتەوە بەڕێزان بە ڕەوژنزم دەناسرێن ئەحقەڕ البەشەری خولوقاً نزمترین ئاستی مرۆڤ لە ڕەوشت و ئەخلاقە ئەو کەسەیە کاتێک کەسێک پەنای بۆ دەبا بۆ ئەوەی کێشەیەکی بۆ چارەسەرکە ئەم تەماشای سوودی خۆی دەکا لەمانەوەی کێشەکەدا حەز دەکا بزانە داخۆ ئەم کێشەیە ئەگەر بەردەوام بێ ئەوە سوودیەوی تێدا بەداخەوە ئێستا وڵاتە گەورەکانی دنیا جاری وایە دوو وڵات شەڕیانە چەک دەدا بەم لا چەکیش دەدا بەولا چەک دەدا بە ئەم لا چەکیش دەدا بە ئەولا هەتا ئەم کێشەیە بەردەوام بێ سوودی ئەمی تێدایە ئەوە ئەگەر ناوی دیموکراسی لە خۆی بنێ پێشکەوتن لە خۆی بنێ مافی مرۆڤ لە خۆی بنێ لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە سووکە و بچووکە پرسیار کرا لە هیتلەر من ئەحقەڕ الناس فی حیاتیکە چ کەسێک زۆر سووک بۆ بەلاتەوە چ کەسێک زۆر ڕیسوا بۆ بەلاتەوە چ کەسێک زۆر کەم نرخ و بێڕەوش بۆ بەلاتەوە لەبەر چاوتا وتی الذين ساعدوني على احتلال أوطانهم ئەو کەسانەی کەوا لە کاتی داگیرکردنی وڵاتەکانیاندا هاوکاریان کردوم ئەم ئەمە لە کتێبی هوناکە یەحلو اللقاء دکتۆر حەسان شەمسی پاشا لە لاپەڕی 270 ئەو قسەی هیتلەرم خوێندۆتەوە لەو کتێبەدا ئەوا باسی دەکا وتی سووکترین کەس لەلام بێ ئەخلاقترین کەس لەلام بێ ڕەوشترین کەس لەلام بێ ئەرزشترین کەس لەلام ئەو کەسەیە کە لە کاتێکا چوون وڵاتەکەی داگیرکەم خەڵکەکەی ڕیسواکەم بەرهەمەکەی بخۆم بوو بە جاشم واتە جاشەکان ئەوانەی دەستی دوژمنان دەگرن بۆ سەر خاچی خۆیان بۆ سەر نیشتیمانی خۆیان بۆ سەر هاووڵاتیانی خۆیان بۆ سەر خاک و ئاوی خۆیان ئەو کەسانە لە هەموو کەس ڕیسواترن ئەوانە لە ڕەوش داماڵدراون کاتێککە خەڵک متمانەی پێیانە دەنجیان دەداتێ کەچی لە دواییدا بەداخەوە ئەو خەڵکە ناناسنەوە تەنها بۆ سوودی خۆیان بۆ نان و کولێرەی خۆیان پێی گەیشتن جار لە پەرلەمان بێ لە وەزارەت بێ لە حکومڕانیشتر بێ لە هەر شتێک بێ ئینسانی ڕەسەن ئینسانی پەسند ئینسانی ڕەوشبەرز کە میلەت دەنگی پێدا کە خستیە سەر کورسی بەردەوام ڕووی لە جەماوەرەکەیە و پشتی لە کورسیەکەیە
بەڵام ئینسانێک کەوا بەداخەوە لە ڕەوشدا ماڵدرابێ خەڵکی فریودابێ دەنگی خەڵکی وەرگرت پێ کە چوە سەر کورسیەکە کە گەیشتە پۆست و پلەکە ئەمجا ڕووی دایمە لە کورسیەکەیە حەز دەکات 4 ساڵی تر 4 ساڵێکی تر 40 ساڵی تری ژەگەڕ ڕێگەی بدەن هەر لەسەر کورسێ بێ بەڵام دەموچاوی خەڵک نابینێ تەنها شان و ملپان دەکا تەنها ورگی زل دەکا تەنها بیر لە هێنانی ژنی دووەم و سێم و چوارەم دەکاتەوە و تەنها کۆشک و باڵەخانەکانی بە ئاسمانە دەبا بەڵام ئەو میلەتەی کە ئەوی گەیاندە سەر کورسیەکە ڕۆژێک چاوی ئەوان نابینێ جاوەگەم مەلا بێ سیاسەت مەدار بێ هەر چالاگوان بێ هەر چی ناو لە خۆی دەنێ ئەو کەسانە دەتوانی بڵێ دەرەجەی ڕەوشتیان زۆر نزمە بۆیە بە کورتی و بە پوختی لە وتاری لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا بەڕێزان پێتان دەڵێم تکایە با ڕەوشت و ئەخلاق تەنها لە مەسەلەی داوێن و فڵان و ئەوەدا کوور نەکەینەوە بەڵکو ڕەوشت و ئەخلاق پانتاییەکی گەورەی هەیە کە من کۆمەڵێکی کەمم لەم پرۆگرامەدا پێشکەشکردن پەروەردگار ئەخلاقمان جوانکە و بە گەورەی خۆی هیدایەتمان بدە لە ڕەوشتە نزم و خراپ و ناپەسەندەکان بە دوورمانکە تا ئەڵقەیەکی داهاتوو پەرۆگرامێکی داهاتووی کلیل بە پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم